إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، لا قوة تقف أمام قوته ولا عظمة تثبت تجاه عظمته. وأشهد أن سيدنا وسندنا وقائدنا وعظيمنا وحبيبنا محمد رسول الله. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أما بعد، أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي سيدنا محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، سلام ورحمة إخوائي مهربان ليما ولقش مسلمانان بإن شاء الله. أبارينا والأخوائي رب العالمين يا ربي إخوائي دين وإيمان من سلامت بكي بخرابي خرابة كاران من لقلنك يا رب العالمين. مصيبت لدين ما النبي يا أكرم الأكرمين. إخوائي بمان باريزي لبلا لمصيبات لنا خوشي يا أكرم الأكرمين. يا ربي إخوائي روح من بيبكي برحمتي خوت روح من بيبكي بعفي خوت لما نخوش ببي يا رب العالمين. يا ربي خواي رسبي دنيا وقيامة مان بكي خواي ورش من نكي لبارقاي خود خواي بخاطرنا وجوانا كانوا اسمي عظمت كذا قرينا ولا يتولي من رازي بي يا رب العالمين. يا ربي خواي الشفاء نخوش كان من بدي اواني داوي دعاي خير ينكد وخواي الشفاء بدي خواي زيت وازار ينبوان بكي كفارة قنها كان يا رب العالمين. خواي بخاطرنا وجوانا كانت بخاطر اسمي عظمت چون ئەوها ئێمەت کۆ کردوتەوە لە یەکێک لە ماڵەکانی خۆت لە بەهەشتی پان و بەرین لە فیردەوسی باڵا لە خزمەتی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم ئەوها کۆمان بکەوە یا رب العالمین. خۆشەویستانم، بە پشتیوانی خوای پەروەردیگار لەم وتارەدا باسی صیفەتێک دەکەین لە هەر کەسێکدا هەبێت پێی ناشرین ئەبێت، هەرچەندی خۆشی پێ جوان بێ و خۆی پێ دیندار بێ و پێ مسلمان بێ، بەڵام ئەو سیفەتەی تێدا بێت ناشرینە. ئەو سیفەتەی باسی دەکەین زۆربەی هەر زۆری خەڵکیش تێیدا مەوجودە. ئەگەر هاتبا و ئێمەی مسلمان ئەو سیفەتەمان تێدا نەبایە، یان ئەو سیفەتە و ئەو خەسڵەتە لە خۆمان بە دوور بێخین، زۆر جوانە بین. ئەویشیان سیفەتی تووڕەبوونە. لە وتاری ڕابردوو لە خزمەتان باسی نەرمونیانیمان کرد. ئینسانی نەرمونیان و لەسەرخۆ چەندە بەڕێزە و مەحبوبە. هەم خوا و پێغەمبەری خوا خۆشیان ئەوێت، و هەم لە ناو خەڵکی لە ناو خانەوادەی خۆی لە ناو کەس و کار و خزم و کەسی خۆی کە بە کەسێکی خۆشەویستە. عەکسی نەرمونیانی ئینسانی تووڕە و توندوتیژە. دەمانەوێت باسی بکەین، باسی توندوتیژی بکەین. ئینسانی کە عەسەبیە، هۆکارەکانی تووڕەبوون چییە و چارەسەریشی چییە؟ خۆشەویستانم، تووڕەبوون صیفەتی پێغەمبەران نەبووە سەلامی خوایان لەسەر بێت. تووڕەبوون صیفەتی ئینسانی مسلمان نییە.
هەندێک جار تووڕەبوون پێویستە واجبە لەسەر دینی خوا، لەسەر بێشەرعی، لەسەر خراپەکاری. کەسێک گوێن بەخوا و بە پێغەمبەری خوا بدا وەالعیاذ بالله دەبێت لێی تووڕەبی. کەسێک سوکایەتی بە دینت بکات دەبێت لێی تووڕەبی. ئەهلی مزگەوت مسلمان بە تایبەت لەسەر دینی خوا دەبێت توند و تیژ بی، نەک شەڕ بکات کە بێشەرعیەتی دی دەبێت تووڕەبیت. بەڵام بە پێچەوانەوە ئێستا دەبینین خەڵکی لەسەر دینی خوا تووڕە نابی، سوکایەتی بەخوا دەکرێت وەالعیاذ بالله، بە پێغەمبەر دەکرێت صلی الله تعالی عليه وسلم، ڕۆژانە سوکایەتیمان بە دین دەکرێت. چۆن مێشێک لە لوتی یەکێک هەر بنیشی و دەستێکی لێ ڕابۆشینی ئاو هایە تەسیرەکەی. بەڵام لە ناو خۆشمان تند و تیژین، ئاگرین، کەس غەڵەتی کەس قبول ناکات. کابرا دێتە مزگەوت ئەهلی مزگەوتە، گەنجێکی متەدەین ڕێکوپێک بە ئەخلاق بەدین، دێتە مزگەوتێ نوێژەکانی هەموو بە جەماعەتن، بەڵام لە دایک و باوکی بپرسە دەڵێن پارچەکە لە ئاگر لە ماڵێ، کەواتە لە دین تێنەگەیشتیا و کەسە. کابرا زۆر متەدەینە، زۆر باشە لەگەڵ خەڵکی، بەڵام لە ماڵێ کەس ناوێری قسەیەکی لەگەڵ بکات، ئەوە ناحاڵیبوونە لە دین. ئەزیزانم، تووڕەبوون دوو دیوی هەیە، هەردوو دیوەکەی خراپە، خراپتر و خراپتریشی هەیە. تووڕەبوونێک دەرببڕی زۆر خراپە، تووڕەبوونێک بشاریەوە لە ناوخی خۆت هەڵی بگری ئەوشان خراپە. چکە ئەوەی دەرئەبڕی تووشی کارەساتە بیت، ئینسانی عەسەبی ڕۆژێک دادێت توش بیت. کابرا دەبینی دموچاوی تێک چووە، عاجزە، هاتیە سەلام عەلەیک، سەلام جواب بەدێەوە، فەرموو کاکە چتەوێ؟ وەڵا مامۆستا تووڕە بووم تەلاقم خوارد. خێزانی خۆی لە ئەسنای تووڕەبوونێکی گچکە تەلاق فڕەئەدا. چەند کەستان دی لەسەر تووڕەبوونێکی ماوەی کەم زەلامێکی کوشت، خەڵکی بریندار کرد، لەسەر فولایەتێک تووڕە بوو و زەلامی کوشتیە. دەچێتە مەتعەم و خواردن، داوای ئەو دوو هەفتەی ڕابردوو لە یەکێک لە شارەکە نامەوێ ناوی بینم، هەمووتان لە من باشتر ئەزانن، چووە لە خواردنگەیەک داوای خواردنی کردیە، خواردن نەبووە، ئیدی تووڕەبوون دەستی پێکردیە، سەدان فیشەکی بە مەتعەمەوە کەناوە، خەڵکی بریندار کردیە. ئیوە هەبووە هەر ئەو شەوی ڕابردوو گەنجێکی 33 ساڵ لە دەهۆک بەدەستی باوی کوژرایە. ئەوە هەر هەمووی ڕەدفعلی تووڕەبوونە. تووڕەبوون ئینسانی وێران ئەکات، تووڕەبوون دینت لە دەست ئەدەی. کابرای عەسەبی دینەکەشی بەکەڵ نایەت، جاری وا هەیە ئەوەندە تووڕەبی کوفر بەزاری دادێ وەالعیاذ بالله. لە کاتی تووڕەبوون کوفر بکەی، ئەگەر لەو کاتی بمری بەمە ئیمان ئەمری. بۆیە دەبێ ئینسان وشیار بی، ئەو سیفەتە زۆر ناشرینە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ عەرزم کردن سیفەتی تووڕەبوونیان نەبووە، کەنجی تووڕەبوون لەسەر دینی خوا، بەڵام چ کاتێک لەسەر دینی خوا کە گەیتە قیممە. نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ 950 ساڵ دعوە و بانگەوازی کرد، هەر ئەزیەتیاندا، هەر لێیاندا، هەر تووڕە نەبووە پیاوە، هەر تووڕە نەبوو. پاش 950 ساڵ فەرمووی لا تەذەر ربي لا تذر على الأرض من الكافرين ديارا، خوايا كافر كان لنا ببي. پیغمبران سلامی خوایان لسر بی لسر نفسی خوایان تورا نبوینا. پیغمبری ایما علیه الصلاة والسلام لسر نفسی لسر خوی تورا نبوا، بلام لسر دینی خوا دموچاوی سور ابو تیکتسو تورا ابو. کاتێککە چۆ تائیف بەردبارانیان کرد، هەرچی خراپ بوو بە پێغەمبەری خوایان کرد صلی الله عليه وسلم. منداڵە گچکە و نەزان و بێعەقڵەکانیان وە دوو پێغەمبەری هێخ صلی الله عليه وسلم.
پێغەمبەری خوا زامدار بوو کە هاتە دەرێ لە تائیف خوای پەروەردیگار مەلایکەتی بۆ نارد ئەی پێغەمبەری خوا ئەمرەکە فەرمی ئەگەر بیەوێ ئەو دوو شاخە لێکە دەم تائیف لە نێوان دوو شاخە ئەو دوو شاخە لێ دەم کەسیان لە ناو نەمینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر خۆی تووڕە نەبوو فەرمی نا خوای هیدایەتی قەومم بدەی ئەوانە نازانن من چێمە هیوا وایە لە پشتی وان پیاوی باش پەیدا ببیت پێغەمبەری خوا لەسەر خۆی تووڕە نەبوو بەڵام کاتێک ئوسامەی کوڕی زەید دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە واستە ئەکات بۆ فاتیمەی مەخزومی کە پێغەمبەری خوا دەستی نەبڕی چکە دزی کردیا پێغەمبەری خوا تووڕە بوو چکە حکمی خوایە ناتوانێت دەستکاری بکە خەڵکی خڕ کردەوە لە مزگەوت فەرمی خەڵچینە خوای گەورە قەومانی لە ناو برد لەبەر ئەوە بوو حکمی خوایان تەطبیقە کرد بەسەر کەسی فەقیر و بێهێز بەڵام کەسی بەدەسەڵات و بەناوبانگ لێی ڕزگارە بوون ئێستای ئێمە وایە خوا لە ناوی بردن فەرمی فاتیمەی کچی من دزی بکات دەستی ئەبڕم ئەوەیە تووڕەبوون لە کاتی خۆی خۆشەویستانم کابرایەک دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم پرسیار دەکات لە پێغەمبەری خوا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دلني على عمل أدخل الجنة أي پێغەمبەری خوا شتێکم پێ بڵێ بیکەم بچمە بەهەشتێ پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمی لا تغضب تووڕە مەبە کابرا ڕۆیشت گەڕاوە جارەکی دی پێی کەم بوو گوتی ئەی پێغەمبەری خوا هاتیمە نەسحەتم بکەی فەرمی لا تغضب تووڕە مەبە جارەکی دی کە ڕۆی ئەو جارێکی کە سێمین جار هاتەوە ئەی پێغەمبەری خوا نەسحەتم بکە فەرمی لا تغضب ولك الجنة بەس تووڕە مەبە ئەچێ بەهەشتێ خۆشەویستانم تووڕەبوون کلیلی دەستی شەیطانە دەیکاتەوە دێتە ناو بەدەنت سوێن بەخوا هەرچی نەشێ پێت ئەکات لە تووڕەبوون کە عەرزم کردن تووشی کارەساتی گەورە دێت ئەدی ئینسانی موسڵمان چ بکات دەبێ خۆ بگری خۆ لەسەر خۆ بیت بەڕێزان والله ئینسانی عەسەبی قودوەیەکی جوان نییە لە ماڵێ ئینسانی عەسەبی ئەگەر لە پلەی باڵا بیت قودوەیەکی جوان نییە و خەڵک ڕچی لێ ئەبیتەوە و ئەگەر لە ماڵ و منداڵی خۆشت بی تند و تیژ و تند تەبیعەت و دائیمەن عەسەبی بی والله نەخێزانت خۆشیەوەی نەکچت خۆشیەوەی نەکوڕیشت خۆشەوەی ئەو گەنجانەی لە ماڵی تند و تیژن بەرامبەر بە داک و باب ئەو کچانەی تند و تیژن بەرامبەر بە دایکیان بەتایبەت والله قودوەیەکی جوان نینە ئەو دایک و باوکە ڕاستە پارچەیەکی لەوان جەرگە بەڵام وڵای خۆشیان ناوێ وەکو یەکەچیان خۆش ناوێ کە نەرمونیان و حەلیم و لەسەر خۆ بیت بۆیە ئینسانی موسڵمان گەنج بەتایبەت مادام موسڵمانە و ئەهلی مزگەوتە دەبێت لەسەر خۆ و نەرم بێت بەڕێزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی دەزانن چێ پاڵەوانە گوتیان ئەی پێغەمبەری خوا و پێغەمبەری خوا ئەزانن فەرمووی لەیسە الشەدید بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب فەرمی کابرای بە قووەت و پاڵەوان ئەوە نییە پشتی یەکەچی لە عاردی بدات بەڵام پاڵەوان ئەو کەسەیە کە تووڕە بوو نەفسی خۆی بگریت ماوەیەکی کەمە زۆر کەمە کە تووڕە بووی بەس سەبر بگرا الصبر عند صدمة الأولى کە تووڕەیان کردی یان تووڕە بووی بەس ماوەیەک سەبر بگرا بەرووبوومەکەی شیرینە بەڵام ئەگەر تووڕەبوونیەکەت دەربڕی ڕەدفعلێکی خراپت کرد قسەیەکی ناشیرنت کرد خراپەیەکت ئەنجامدا خوا نەخواستە کەسێکت لە دەست زامدار بوو کەسێکت لە دەست کوژرا خێزانی خۆت لە دەستدا ئەو کاتی ماڵوێرانی لە پاش تووڕەبوونەکەیە
کە سارد بوویەوە چم لە خۆم کرد خۆزگەوە من نەکرد بە خۆزگە ناخوا پێشی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاگاداری ئێمەی کردیتەوە کە تووڕەبوون سیفەتێکی خراپە دەبێ خۆمان لێ بپارێزین. ئەزیزانم، هۆکارەکانی تووڕەبوون لەبەرچی خەڵک تووڕابی لە یەک، لەبەرچی خەڵک تووڕابیت، لەبەر چەند هۆکارێک کەمەوەی لە خزمەتان باسی بکەین. یەکەم المزاح، گاڵتە و سوعبەتکردن. گاڵتەکردن و سوعبەتکردن نەتیجەکەی تووڕەبوونە. کابرا دەستگەمەیەکی ئەکات یان بە قسە یان بە دەستگەمە سوعبەتێکی ئەکا، بەڵام سوعبەتەکە یەکسەر لێ ئەبیتە شەڕ. تووڕەبوونی لێ دروستەبی دەبێتە شەڕ و دەبێتە ماڵوێرانی. چەند شتی وان دیتیا برادەری گیانی بە گیانی بووینە، هەر بۆ خۆمان دیتیتمان برادەری گیانی بە گیانی لە سوعبەت و لە گەمە و گاڵتەکردن لەگەڵ یەکدی پەنایان بردیتە بەرچەک، یەکێکی کوشتیا. دەبینی بە سوعبەت و بە گاڵتە شتی برادەرەکە تەشێریەوە، مۆبایلە یا هەر شتێکە کە بەکاری دەینی لی دەشاریەوە و گەمەی لەگەڵەکەی، ئەویش دەگەڕێ و دەسوڕێ لەوێ نابینی تۆ، دوایە کە ئەبینی تۆ ئەزانیەت و ئەو گەمە دەگەکردێت تووڕابی. لە تووڕەبوونەکە کارەساتی لێ دروستەبی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرموێ لا يأخذن أحدكم متاع صاحبه جادا ولا لاعبا، رواه أحمد. پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام شتی برادەرەکەت مەشێرەوە ئەگەر بەڕاستی بی یان بەگەمەکردن بی، لێی مەشارەوە، چکە لێشاردنەوە ئەگەر بەڕاستی بی ئەوە دزیە، تووشی ماڵوێرانیە بی. ئەگەر بە سوعبەتە تووڕەبوونی لێ دروستە بی، کە تووڕەبوونی لێ دروست بوو ماڵکاولی لە دووە، خوا پەنامان بدات. هۆکاری دووەم العجب والتكبر، کابرا مەلایەکی ڕێکوپێک، حاجیەکی کەشیدە گەورە، گەنجێکی ڕیژدار، کەسێکی مەسوول و کاربەدەست، بەڵام لەگەڵ ئەوە تەکەبوری هەیە کە پێی ئەڵێ مامۆستا گیان ئەو شتت غەڵەتە وانە یەکسەر تووڕابیت. چی وای لێ کات تووڕەبیت؟ قسەکەشی ڕاستە. ئێستا بچینە دەرێک گەنجێک ڕێگام لێ بگری، بەڵێ مامۆستا فلان و فلانت غەڵەتە، با گەنجیش بی دەبێ مادام ڕاستە دەبێ لێی قبول بکەی. ئەگەر قبولت نەکرد تووڕابی. لەبەرچی تووڕابی چووکە تەکەبوورە کو دەبیوە بڵێتە من ئەمن فرانم خۆ تو پێغەمبەر نی. پێغەمبەران معسووم نەبووینە سەلامی خوایان لەسەر بێ. تەکەبوور وات لێ نەکا کەسێک ئەگەر بڵێ غەڵەتی لێی تووڕەبی، چکە تووڕەبوون لەوە دروستە بیت. سێمیان المجادلة، نقاش. لە مەجلیسێک دانیشتینە ئەو فلان حیزبە ئەو فلان حیزبە، قسەک لەوێ قسەک لەوێ، دەی دەست پێەکەن، ئەوەڵێ حیزبی تو فلانە، ئەوەڵێ حیزبی تو فلانە، ئەوەڵێ فلان وایە، ئەوەڵێ فلان وایە. ئەو مجادلەیە وا ئەکا تووڕەبوونی لێ دروستە بیت. ئەتۆ گەندەڵی ئەو دەرە ئەو گەندەڵە. ئێمە باج دەدەین، ئەوان دەیخۆن. لێرە کابرا هیچی نییە، فوگڕەوە چی کوردەواری خۆمان گوتی. دینارە چی فەتاح باژای لەبەریێنیە کوردەواری خۆمان گوتی. نەخێر هەرستە سەر چۆکا بە کەیفی خۆی مناقەشەکە مجادلەکە دم و چاوی سۆرە بی تووڕەبوونی لێ دروستەبی، جاری وا هەیە دەگاتە ئاستی خوا نەخواستە گوناه و تاوانی گەورە. ئەوانە هەمووی هۆکارن، هێشتا چارەسەر باسەکەین ئینشاءڵڵا. هۆکارێکی دی نەمیم، ئینسانی نەمیم وەکا بەرامبەر کابرا تووڕەی کات، دەڵێ وەرە فلانی کوڕی فلانی باسی کردی وای کردی جوێنی پێدای، ئەو لە جێی خۆ پەستە بی پڕە بی تووڕە بی کە گەیشتێ ڕەدفعلی بەرامبەرە کات. ئینسانی نەمیمی زۆر جار وەکا ئینسانی تووڕە بکات. چارەسەر چییە؟ تەمەنەوە بە درێژی باسەکەین لەوەی وتارەکەمان زۆر درێژ نەبیت.
چارەسەری یەکەم عیلاجی یەکەم باسمان کرد خراپەمان باس کرد تووڕەبوون چەند خراپە هۆکاری تووڕەبوونیشمان باس کرد ئەوجا چارەسەرەکەی چییە خۆگە چارەسەرەکەی باس نەکەین نەگەینە نەتیجە یەکەم چارەسەر ئەوەی ئینسان ئەگەر تووڕە بوو پەنا بەخوا بگری لە شەیطان بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم جارێکیان دوو کەس لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مناقەشەیان کرد جدال و مناقەشەی تند بەردەوام هەتا گەیشتە ئاستی ئەوەی جوێنیان بەیەکدا بێئەدەبیان کرد لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی إني لأعلم كلمة لو قالها ذهب عنه ما يجد فەرمی قسێک ئەزانم کەلیمەیەک ئەزانم ئەوانەی کە تووڕەبووینە گەر بیڵێن سار دەبنەوە تووڕەبوونەکەیان نامینی فەرمی بڵێن ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەتۆ ئەگە تووڕە بووی لە ماڵی خێزان تووڕەی کردی یان کوڕ یان کێچ یان لە دەرێ برادەر کەسێک تووڕەی کردی بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەگەر وات گوت چکە شەیطان ئینسان کە تووڕە بوو شەیطان لە ناو دەماری خوێنی ئەسوڕێت هەرچی نەشێ پێی ئەکات ئەگەر خۆی پاراز بەخوای پەروەردیگار لە شەیطان لێی وە دوورەکەوی تووڕەبوونەکەی هادی ئەبی تۆ نامینیت بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم کابرای پێم ناکرێ پێتەکرێ کفر بکەی بەس پێت ناکرێ بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم پێتەکرێ زەلام بکوژی خوا نەخواستە بەڵام پێت ناکرێ ئەو کەلیمەی بڵێ پێتەکرێ تەلاق باوەی ماڵ و منداڵی خۆت وێران بکەی بەڵام پێت ناکرێ بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەوە شەیطانە زاڵ بۆ بەسەری ئەگەر گوتی ئەعوذ بالله من الشیطان الرجیم شەیطان لێی وە دوورەکەوی چکە کە عەرزم کردن ئینسان کە تووڕە بوو تووڕەبوون لە شەیطانە قالبی گەرمە بیت شەیطان تەئسیری لێیەکا بەڵام کە پەنای بەخوا گرت لە شەیطان هادی ئەبیتەوە چارەسەری دووەم الوضوء دەستنوێژ گرتن زۆر جار کابرا کە تووڕەبی یەکێک پێی دەڵێ بڕۆ ئاوەکی سارد بخۆ خواردنەوەی ئاوی سارد لێرە وەرگیرایە ئینسان کە گەرم بوو بەچی سار دەبیتەوە بە دەست و نوێژ پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم لە فەرمودەیەکی پیرۆزیدا دەفەرموێ فإذا غضب أحدكم فليتوضأ کەسێک ئەگەر تووڕە بوو چی بکات با دەست و نوێژ بشوات پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام کەواتە کە تووڕە بووی کە گوتت ئەعوذ بالله من الشیطان الرجیم هەر تووڕەبوونەکە بەری نەدای بڕۆ دەست و نوێژ بژۆ چارەسەری سێم ئەگەر لە پێوە بووی لە تووڕەبوون دانیشە ئەگەر لە دانیشتنەوەی درێژ بە ئەگەر هەر سارد نەبیەوە شوێنەکەی بەجێ بێڵە پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام إذا غضب أحدكم وهو قائم فليجلس فإن ذهب عنه الغضب وإلا فليضطجع پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام ئەگەر تووڕە بووی لە پێوە بووی دانیشە ئەگەر هەر سارد نەبیەوە پاڵکەوە درێژ بە ئەوە هەمووی چارەسەر لەوەی تووشی کارەسات نەبی چارەسەرێکی دی تووڕەبوون ئەزیزانم بێدەنگبوونە السکوت ئەگەر تووڕە بووی بێدەنگ بە کە بێدەنگ بووی قسەت نەکرد تووڕەبوونەکەت ئەخۆیەوە کە خواردتەوە تووڕەبوونەکەت نامینی بەڵام لە مناقەشە و لە مجادلە کە عەرزم کردن هۆکارە ئەو قسەیەک ئەو دوو ئەو سێ ئەو پێنج ئەو دا خۆت کرد نەکرد تووشی کارەساتە بیت تووڕە بیت تووڕەبوونەکە کارەساتی لێ دروستە بیت کەواتە چارەسەرێکی دی بێدەنگ بی لە ماڵی لەگەڵ خێزانت مناقەشە ماڵە منداڵە خێزانت کێشە دروستە بیت مناقەشە لەگەڵ خێزانت دروست بوو زانیت تووڕەبووی بێدەنگ بە بە خێزانەکانیشتان بڵێ نەگەر چونە خۆی ئێستا تووڕە نینە بڵێ ئەگەر من تووڕەبووم ئەتوو بێدەنگ بە هەر ماوەیەک بێدەنگ بە ئیدی کێشەکەت هەڵە بیت بەڵام ئەگەر هەر بەردەوام بووی لەسەری بێدەنگ نەبووی کارەساتی لێ دروستە بی خوا پەنامان بدات ئەزیزانم مەوزوعی تووڕەبوون بابەتی تووڕەبوون زۆر دوور و درێژە زۆر یەوێت باسی بکەین بەڵام ناتوانین لێرە زیاتر لەسەری بڕۆین چونکە وەختەکەمان ڕێگا نادات ئینسانی تووڕەبوون زۆر نەوعی هەیە باشترین کەس
ئەو کەسەیە زۆر درەنگ تووڕە ئەبی زووش چاکە بیتەوە، بەڵام خراپترینی کەس ئەو کەسەیەکە زۆر زوو تووڕە ئەبی زۆر درەنگ چاکە بیتەوە. ئیمامی عەلیش رضي الله عنه دەفەرموێ لە یەکێک لە وتە جوانەکانی الغضب أوله جنون وآخره ندم. تووڕەبوون بدایەتەکەی شێتیە، خوا پەنامان بدە، حاشا ڕووی جەنابتان و ئەو مەقامە پیرۆزە. بدایەتەکەی شێتیە کە تووڕە بوو کابرا چۆن شێت هەرچی لە دەستی بێ ئەیکا، کابرا کە تووڕە بوو هەرچی لە دەستی بێ ئەیکا. کوردەواری خۆمان گوتی دۆ و دۆشاوی لێکەدا، ئێلێ پێشی لێک جیا ناکرێنەوە دۆ و دۆشاو. ئەوە بدایەتەکەی شێتیە، ئەگەر ئاگای لێ نەبی کۆتاییەکەی ماڵوێرانیە و پەشێمانیە، بەڵام پەشێمانەکە کەلچی نییە. یا ڕەبی خوا لێمان خۆش بی، خوای جان بە چاوی ڕەحمەتە ماشەمان بکە، خوای لەو سیفەتە خراپە بە دوورمان بگری یا ئیلەه العالەمین، خوای جوانمان بکەی بە سیفەتی باش و جوان و ڕێک یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوای بە خراپەی خراپەکانمان لەگەڵ نەکەی، بە ڕحمی خۆت ڕحممان پێ بکەی، بە عەفوی خۆت عەفومان بکەی، دین و ئیمانمان سەلامەت بکەی یا رب العالمین. خوای هیدایەتمان بدەی، خوای ئەو ماڵانەی ناخۆشیان تێدایە خوایە بۆیان خۆش بکەی یا رب العالمین، ئەو ماڵانەی نەخۆشیان تێدایە شیفایان بدەی یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەزەمت لە هەڵە و تاوان و کەم و کوڕی هەموو لایەکمان خۆش ببی. ئامین ئامین برحمتك يا أرحم الراحمين.